وەزارەتی ڕۆشنبیر و شوێنەواری عێراق 800 ناوچەی شوێنەواری لە پارێزگای کەرکووک فرامۆش کردووە. چاودێران و ڕۆشنبیرانی پێکاتەکانی تری کەرکووک هەڵوەسە دەکەن لەسەر پەراوێزخستنی شوێنەوارەکانی کەرکووک لەلایەن حکوومەتی عێراقەوە. عدم الاهتمام بتاريخنا وبتراثنا طبعا گرنگی نەدان بە مێژوو و کولتور و شوێنەوارانمان هەڵەیەکی گەورەیە. ئەرچی حکوومەتی عێراق و ئیدارەی کەرکووکە بودجەی پێویست بۆ نۆژەنکردنەوەی شوێنەوارە مێژوویەکانی پارێزگای کەرکووک تەرخان بکەن. بەداخەوە دەبینین قەڵا و قشلەی شارەکەمان بەرەو داڕوخان دەڕۆن بە بۆچوونی ئێمە لە ناوچوونی ئەو شوێنەوارانە دەچێتە خانەی سڕینەوەی مێژووی کەرکووک. وەکو هونەرمەندانی کەرکووک نیگەرانین لە فەرامۆشکردنی شوێنەوارە دێرینەکانی کەرکووک. ئەم شوێنەوارانە دەبوو ببنە مایەی پێشخستنی کەرکووک و گەشەپێدانی پێکەوە ژیان لەم شارەدا. بەڵام بەداخەوە ڕۆژ لە دوای ڕۆژ شوێنەوارەکان بەرەو وێرانی دەچن. داواکارین لە وەزارەتی ڕۆشنبیری عێراق بایەخ بە شوێنەوارەکانی کەرکووک بدات. سەرۆکی بەشی مێژوو لە زانکۆی کەرکووک دەڵێ بێپلانی حکوومەتی عێراق وای کردووە وڵاتان دەسوەر بدەن لە کاروباری شوێنەوارەکانی کەرکووک. هەندێک هەوڵە بینین لە هەندێک دەوڵەتی دراوسێ کە دێن لەبەر هەندێک هۆکاری سیاسی دەسەکەن بە نوێژانکردنەوەی هەندێک شوێنی تایبەت ئەوەش بۆ شێواندنی شوێنە مێژویەکانی شاری کەرکووکە بێژگەلەوەی کەوا مەترسی ئەم کارە بۆ ئەوە گەڕێتەوە کەوا لە ڕاستیدا کاریگەریە بە لەسەر پێگەی کورد لە شاری کەرکووک و کاریگەریە بە لەسەر مێژووی ئەم شارەدا بۆیە باشتر وایە ئێستا دەست بکرێت بە هەڵمەتێک و بە پرۆژەیەکی گەورە بۆ ئەوەی کەوا گرنگی بدرێت بە پێگە مێژوویەکان و شوێنەوارەکانی شاری کەرکووک و بکرێتە ناو چوارچێوەی پرۆگرام و بەرنامەی گەشەپێدانی بەردەوامی گەشت و گوزاری شوێنەواری لە بەرنامەی ئیداری محەلی کەرکووکدا. وەکو شارەزانی بواری شوێنەوار دەڵێن ئەوە ڕژێمی پێشوو بۆی نەچۆتە سەر بۆ شێوانی شوێنەوارە مێژوویەکانی کەرکووک لە ماوەی 19 ساڵی دوای پرۆسی ئازادی عێراقدا بەوەی فرامۆشکردنیانەوە شوێنەوارەکانی کەرکووک بەرەو فەوتان و لە ناوچوون ڕۆشتون. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.